لەم ڤیدیۆیە باسی دوو تایبەتمەندێتی تازەکەم کە ئینشاڵڵا لەم یەک دوو ڕۆژەیە ئەگەر دوانەکەوێت تەنها بۆ آیفۆن لە ئێستاە بەردەستە بێت، بەڵام بۆ ئەندروید ئینشاڵڵا لە داهاتوە بەردەستە بێت کە زۆر گرنگن ئەم دوو تایبەتمەندێتیە. کاتێک کە سوورەتی یەکەمەوە پاشان ئاەتێکەکەم وەکو ئاەتی ذالک الکتاب لا ڕیب فیه هودى للمتقین. ئەگەر دیقەت بن دوگمەیەکی تازەمان بۆ زیابیوە لێرەیە کە بە ناوی ئاەتە پەیوەندیدارەکان. کاتێک کە پەنجەی پیانم ئەو ئاەتانم بۆ ئەهێنێت کە ڕەبتیان هەیە بەم ئاەتەی دووەمی سوورەتی بەقەڕۆ لە ڕووی ماناوە بێ یان لە ڕووی مەبەستەوە بێ یان هاوشێوەیی بێت، بەنمونە هاوشێوە بن. تەنزیل الکتاب لا ڕیب فیه من رب العالمین. باشە، کاتێکە چینە سەر ئاەتەکانی تریش بە هەمان شێوەیە ئەگەر ئاەتێک پەیوەندی نەبوو بە ئاەتێکی ترەوە ئەو کاتە ئەمە هەر لاچێت، بەڵام ئەگەر هەبوو بۆم نەسێری کە لێرەیە إن الذين كفروا أنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون. لێرەیە ئەم ئاەتە ڕەبتێکی پێوە هەیە لە ڕووی مانای یان مەبەستەوە. جامە ئینشاءڵڵا تەبان تەنها بۆم سەرەتایانی قورئان بەردەستە لە ئێستاە داتاکان، بەڵام ئینشاءڵڵا وردە ڕۆژانە داتا بۆ بەکارهێنەر بەردەستە بێت، واتە بۆ هەموو قورئان. بۆ منە لێرەیە فەرمێت چی؟ إياك نعبد وإياك نستعين. لێرەیە ئەگەر دیقەت بن واستعينوا بالصبر والصلاة، يعني من لرا استعينوا بالصبر والصلاة، استعينوا بالله واصبروا، معناها همي ربطيان هي بم آياته على الريمة بس تو معناها تایبەتمەندێتی دووەم بریتە لەم بەشەی ئێرە. ئەگەر پێشتر تەوان لە ڤێرژنی کۆنا کاتێکان بەشەمانە کردەوە ڕاستەوخۆی هێناینە سەر بابەتنامەی هێڤی کە وەکو پێشتر خستومانەتە ڕوو بریتە لە وەکو ئینسایکلۆپیدیایە کە باڵین بۆ نوێسا لێرە لە سوود و زیانی تەکنۆلۆژیا لێرە تەژبیهمان کردو بە ئەستێرەوە کە خی گەورە باسێکا لە قورئانە بۆ نمونە. تر بابەتی هەمە جۆریتیایە کە ئەتوانی بۆ منە لێرە شاپۆلێنکاریەکی بۆ بکەی. بە نمونە پەنجانی بە ڕەمەزانە ئەو بابەتانت بوێنێ کە سەبارەت بە ڕەمەزان. ئەو بەشی کە تازەیە بریتە لەمە پۆلنامەی قورئان. پۆلنامەی قورئان واتە وەکو نامەیەکە، وەکو کتێبێکە کە پۆلێنکاری بۆ قورئان کردووە. بۆ نمونە لێرە پەنجانم بە منم خودا خستوانەتە بینی دوو دەبڵ کۆتیشنەوە کە وەکو قسەکردنی کەسێکە، زاتێکە. مەبەسمان چیە؟ مەبەسمان لەو ئاەتانەیە کە ئەم دەستەواژەی تێ هاتووە ئینەنی ئەنە الله لا ئیلاه. تەبان دانەی تریژ هەیە لە سورەتی پێم وابێ قەسەسە، بەڵێ ئینشاءڵڵا ئەوانە هەمووی لە داتەوە وتم داتاکان زیابن. میهری خوددا واتە ڕەحمەتی خوددا. کاتێک کە پەنجەی پیانم ئەو ئاەتانم بوێنێ کە ڕەبتیان هەیە بە ڕەحمەتی خودداوە. يا بني اذهبوا فتحسسوا من يوسف وأخيه. کەندوی پەنجەی پیانەی ئەتباتە سەر ئاەتەکە و ئەشتوانی تەفسیرەکانی بە هەمان شێوەی بەشەکەی ئێرە ببینیت. بۆ نمونە حەوت ئاسمانانمان هەیە، هەموو ئاەتانە دوێنێ کە دەستەواژەی سەبع سەماواتیان تیا هاتووە و پێش دەڵێ سوورەتی ژمارە چەنە؟ 71 ئاەتی ژمارە 15 ئەوە تا لێرە 15 و لێرەشان بەشەی ئێرە تەبان نتوانی دوو پۆل بکەیتەوە پێکەوە. بم نەمنێسا پۆلی هەڵبژێردراوم حەوت ئاسمانەکەی لەگەڵ میهری خودداکەمەوە ئێستا ئاەتەکان هەر هەمووی ئەهێنێت. باشە، ئەمە بەو شێوەیە. کاتێک پەنجانیم بە بەرزە تەختاواتە عەرش، ئەو ئاەتانم بۆیانێ کە باسی عەرشەکە. ئەمە ئینشاءڵڵا لە داهاتوە زۆر زیاترە بێ، هەر ئەوەندە نییە. یعنی ئاەتەکان وردە ڕۆژانە ئەپدەیتێت بۆ بەکارهێنەر دەتوانێت لە ناو ئەپلیکیشنەوە ئەپدەیتی بکات و داتای تازەی تایە. ئەم سێرچی ئێرەش بۆ سێرچکردنە بە ناو پۆلەکانی ئێرە. تەمانم پۆلانەمە زۆر کەمن، بەڵام لە داهاتوە ئینشاءڵڵا وەکوتم زۆرە بن کە زۆریش بن ئاوا ناخۆشە کە تۆ سکرۆڵکەی لێرەوە بۆ ئوسەر نایدۆزیتەوە لەوانەیە جار، بەڵام لێرە سێرچێکی وەکی یەکسەری دۆزیتەوە ئەتوانی پۆلەکەت هەڵبژێریت و ئەو ئاەتانت بۆیەت کە سەر بۆ پۆلەن. کاتێک کە موحەممەد درودی خوای لەبێ هەڵبژێریت ئەو ئاەتانت دوێنێ کە وشەی موحەممەدیان تیا هاتووە. ئەمە بۆ یەکێ زۆر باشە کە کوردیەکەی باشترە. خوای گەورە هەموو لایەک سەلامەت بکە.